بینەرانی عزیز سڵاوتان لێبێت وا دیارە لە کۆیە بەهار هەندێک زووتر خۆی دەرخستووە ئەم شەو لە قشڵەی کۆیەوە پێم وابێ هەندێکیش پێڵێن قشرە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی وێنە گەورەکە ئەم بەرنمەیە لاگەڵ ئەو زنجیرە بەرنامانە پێشکەشەکرێت کە ئێمە پێشتر لە هەرێک لە شارەکانی لە هەڵەبجە لە کەلار لە سۆران لە ڕانیا بەردەوام پێشکەشمان کردووە بۆ لاکردنەوە و ئاوردانەوە لەو شارانەی کە ڕاگەیانەکان وەکو پێویست گرنگیان پێیان نەداوە ئێمە لێرە بەردەوام ببین ئێوە شەتوانن لە هەر شار و شارۆچکە و ناوچەیەکی کوردستانن لە ڕێگەی پیج و ئەکاونتە فەرمیەکانی کوردستان 24 و یادگارفایەخەوە ئاگادارمان بکەنەوە بۆ ئەوەی سەردانی ئێوەش بکەین باز لە خەم و کێشەکانی ئێوەش بکەین دەوترێت کۆیەی شاری شاعیران و هونەرمەندان و سیاسەتمەداران و سەرکردەکان ئێستا لە ڕووی خزمەتگوزاری و ئاوڕلێدانەوەەوە لە دوای دواوەیە بۆ ئەم سنوورە بە نەوت بەناوبانگە ئایا بۆ ئەو داهاتە نەخراوەتە خزمەتی هاوڵاتیانی شارەکەوە ئەوترێت بۆ نمونە تونێل بۆ ئەم شارە دەرچووە تا ئێستا تەواو نەبووە جوتسایدی کۆیە هەولێر کە بە یەکێک لە ڕێگە استراتیژیەکان دانرێ بۆ ئەوەی تۆزێک ڕووداوی هاتوچۆکەم بکاتەوە تا ئێستا تەواو نەبووە کە قسە لەسەر ئەوە هەیە کە ئەبوو لە 2010 بۆ 2014 تەواو باە بەڵام تا ئێستا تەواو نەبووە بۆچی ڕۆژنامە نووسێک دەڵێت تەنانەت کارەبای ناوشاری کۆیەش سفرە کەچی هاوینە هەواری چنارۆک کارەباکەی فولە ئێمە لەم بەرپرسە بە ڕێزانە پرسین بزان ئەمە تا چەندەوایە کۆیە باخچەیەکی گەورەی نییە شارێکی یاری نییە باخی پشووی ئێواران کە جێگەی خۆشی و جێگەیەکی جوانی شارەکە بووە لە ئێستادا ئەوترێ بووە بە وێرانە بۆ نمونە پارکی هاموونی کە لێرە لە گەڕکێکە بەناوبانگە بە شەو گێڕاوە ئێستا بووە بە وێرانە و لای لێ ناکرێتەوە وەکو حکوومەت ناتوانێت حکوومەتە میشاڵێ قەیرانە و پێم ناکرێ ئایا کەسانی خاوەن سەرمایە و سەرمایەدارەکانیش ناتوانن لای لێ بکەنەوە یان پرۆژەی بۆ تەندەرین و ئیعلان بکرێت و بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی خاوەن پارە بێن ئیشی تیا بکەن دەوترێت کۆیە لە نێوان سلێمانی و هەولێر و یەکێتی و پارتی بووە بە قوربانی وە قسەیەکی شەیە کە شاری کۆیە بە شاری یەکێتی نیشتیمانی کوردستان دانرێت ئێمە ئەم شەو چەند بەڕێزێک لێرە حەزوریانەیە ئەمانەوە بپرسین ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان چی کردووە و تەواوی حزبەکانی تریش چەند لایەن لە کۆیە کردوێتەوە زانکۆ لەم شارە لە چ ئاستێکایە لە ڕیزبەندیەکانە لە ڕانکینەکانە زانکۆ تا چەند دەتوانی وێتی خاڵێکی گەش و جوانی شارەکە بێت و چ پێداویستیەکیشیان هەیە قسەی تر زۆرە من لە پێشەکێکە بیکەم بەڵام لێرە ئەوەستم چونکە کۆمەڵە میوانی بەڕێزم هەیە لێرە حەزوریانەیە لەگەڵ من بۆ ئەوەی لە قشڵەی کۆیەوە قسە لەسەر کۆی ئەزید بکەین لا دەستە ڕاستم مامۆستا پێشڕۆ بابە شێخ بەرپرسی ڕاگەیاندون و نوێنەری مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە شاری کۆیە زۆر بەخێر بێن کاکیمداد مەجید سەرۆکی شارەوانی کۆیە ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم دکتۆر وەلی مەحموود حەمەد سەرۆکی زانکۆی کۆیە ئێوەش زۆر بەخێر بێن هەروەها کاک سەرکەوت ڕەسوول قایم قامی قەزای کۆیە ئێوەش بەخێر بێن کاک سەرکەوت سەر و سەرچاوماناتن لە دەستە چەپیشم چوار لە چالاکترین و دیارترین ڕۆژنامە نووسانی ناوچەکە لەگەڵ من حزوریانەیە هەرێک لە بەڕێزان کاک زامدار و کاک سەردار لە تەقتەقەوە هاتووە لەگەڵ کاکە دەریا و خاتونێکی ئەزیزیەوەش بەخێر بێن سەر و سەرچاوم گەر لێرەوە دەست پێ بکەین کاک سەرکەوت بێمە لای جەنابتان کۆیە چی بۆ کراوە و داواکاریەکانتان چییە؟ سەرەتا پیرۆزبایی جەژنەکانی ڕاپەڕین و ئادار و نەورۆز و هەروەها هەشتی مارس و ڕۆژی جلی کوردی و ڕۆژی ڕزگاربوونی کۆیە لە هەموو لایەک پیرۆزەکەم و سەری ڕێز و نەوازش بۆ شەهیداندا دەنوێنین هیوای سەرکەوتن و هیوای چاکبوونەوە بۆ ئەو بریندارە خۆشەویستانە دەخوازین کە لە شەڕی دژی تیرۆر لە ڕوبەڕوونەوەی دژی تاریکپەرستان تووشی شکست بوون و بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم و بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم سپاسی ڕۆژنامەوانان و برایانی بەڕێزم دەکەم لێرەدا ئەوەی پێویستە بوو ترێ بە درێژایی
ڕاپەڕین لە دوای ساڵینەوە دویەکەوە لە دوای تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا ئێستا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بای پێویست خزمەتگوزاری کراوە بەڵام ئاستی تموحی ئینسان وایە کە هەوڵی زیاتری دەوێت و بە بەردەوامی لە هەوڵی ئەوەدایە کە خزمەتگوزاری بەرچاو زیاتر پێشکەش بکات و ڕۆژانە پێویستی و داواکاری زیاتر و نوێتر دێتە بەرچاو ئەگەرنا بە بەراوردێک لەگەڵ ڕاپەڕین ئەگەر ئەم مانگە مانجی ڕاپەڕینە کە لە ساڵی 91 بەهاری 91دا ڕاپەڕین ئەنجامدرا ئەگەر بگەڕینەوە بۆ ئەو سەردەما بە بەراورد لەگەڵ ئەو سەردەمە بۆ ئێستا خزمەتگوزاری باش پێشکەش کراوە و خزمەتگوزاریەکان لە هەموو سێکتەرە جیاجیەکانی گرتوتەوە هەم لە ئاو هەم لە کارەبا هەم لە پەروەردە هەم لە تەندروستی لە هەموو سێکتەرە جیاجیەکان بە شێوەیەکی گشتی و لە ڕووی دانیشتوانەوە گەشەیەکی بەرچاو ڕوویداوە ئەو ڕێژە دانیشتوانەی کە لە 91 لە ناو شاری کۆیە بوون و ئەو ڕێژە خانوو و گەڕەکانی کە پێشووتر لە ساڵی 91 لە کۆیە بوون بە بەراورد لەگەڵ ئەو کاتە ئێستا ڕێژەیەکی یەکجار زۆر زیادی کردووە لە بەردەستمانە بە شێوازێک لە شێوازەکان ئەگەر هەر بەراوردی گەڕەکەەکانی شاری کۆیە بکەین لە ساڵی 91 نزیکەی دەگەڕک لە کۆیە بووە بەڵام ئێستا بە بەراورد لەگەڵ ئەو کاتە ئێستا 27 گەڕەکە کۆیە کەواتە ڕێژەکە بە شێوەی بەرچاو زیادی کردووە و ئێستا زانکۆی تێدایە و پەیمانگای تێدایە ژماری دانیشتوان چەندە نزیکەی 65,000 نفوز لە خۆ دەگرێت و بە شێوازێکی گشتی بە ناحیەکانەوە نزیکەی 100,000 کەسێک دەبێت و ئێستا زانکۆی تێدایە و سێ پەیمانگای تێدایە پەیمانگای هونەرە جوانەکان و پەیمانگای وەرزشی و پەیمانگای تەکنیکی و هەروەها دوو پەیمانگای ئەهلیشی تێدایە کە ئەوانیش پەیمانگای هێبەسوڵتان و پەیمانگای کۆمپیوتەر جگەلەوەی کە خوێندنگایەکی یەکجار زۆر لەناو ئەو شارەدا هەیە و هەروەها لە ناحیەکان گەشەیەکی بەرچاو ڕوویداوە بە شێوازێکی گشتی ئەگەر بەراورد بکەین پێشکەوتنی بەرچاو ڕوویداوە بەڵام لەگەڵ ئەوە شاتموحمان زۆر لەوە زیاترا و لە هەوڵی ئەوە داین خزمەتگوزاری بەرچاوتر و پێویستتر پێشکەش بکرێت کاک سەرکەوت بە بەراورد بە بەرنمەکانی دیکە کاتێ من لە فەیسبووکی خۆم و لە ئەکاونتەکان و لە ئینستاگرام ڕیکلام کرد بۆ ئەم بەرنمەیە زۆرترین کۆمنت و زۆرترین نامەم بۆ هاتووە بە بەراورد بە تەواوی بەرنمەکانی دیکە کە لە ماوەی ڕابردوو لە شارەکان کردومە یعنی دەلایەن گەنجانەوە لەلایەن ڕۆژنامە نووسانەوە بە کچان و بە کوڕانەوە بێهیواییەکە بینرێت ناڕازین لە ئاستی خزمەتگوزاریەکان ینی تایەتی ئەڵێت من وەکو کچێک من وەکو کوڕێک ینی کافتریایەک نییە ینی لە ئاستی ئەوەیە بێ بتوانم ڕووی تێ بکەم ینی ئەمە یەک نمونەی بەسیتە ینی لەسەر زۆر شتی دیکە قسەیان هەیە ئەم قسانە تا چەندە منطقین و ئایا ئێوە تا چەندە هەوڵتان داوە یان دانیشتون لەگەڵ گەنجانی شارەکە لەگەڵ ینی هەمیشە وترێت گەنج دڵی هەموو جێگەیەکە کە تیای بێت چکە تاقەی وزەی هەیە توانای هەیە ینی جیاوازە لە چینەکانی دیکە لە جیل و لە ئەوانەی دیکە کە بوونیان هەیە ئێوە تا چەندە ئەمەتان کردووە و تا چەندە پێتان وایە کە فعلەن لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ئەوەی کە ئەم گەنجانە و تەواوی گەنجەکانی دیکە گلەیان هەیە گلەیەکانیان لەسەر حەقە بەڵێ ئەگەر بە دوواداچوونێک بکەین لە هەر لە مەسلەی پرۆسەی خوێندن تەمەشاکەین ئەو هەموو خوێندنگا و قوتابخانەیە کە دروست کراوە لە ناو شاری کۆیە ئەمە خۆ بۆ چێ دروست کراوە بۆ گەنجان و بۆ لاوان و ئەمانە تێدا پەروەردە بۆتن ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم زانکۆ لە چێ تێدا پەروەردە دەبێت گەنجان و لاوانن و پەیمانگایەکان بە هەمان شێوە و هەروەها بە پرۆژە گەشەی بەرچاو لە سەرجەم سێکتەرەکانی دیکە هەیە مەسەرەن بۆ نمونە لە بواری وەرزشیدا ئەگەر بێت و بەراوردی بکەین ئێستا لەناو ئەم شارەدا نزیکەی دە یاریگای وەرزشی هەیە ئەمە هەموو بۆ گەنجان و بۆ کوڕانە بۆ هەروەها بۆ کوڕانیش بە شێوازێکی گشتی لە کۆیە تیپی ینی بۆ نمونە مەلەوانگەیەکی تایبەت هەیە کە دوو مەلەوانگە ئێستا لە کۆیەدا هەیە یەکێکیان لە زانکۆیە دوو مەلەوانگە هەیە لە کۆیە کەچیان لە زانکۆیە یەکەچیان لە ناو شاردایە باش و لە بوارە جیاجیەکانی تریشا پێشکەوتنی بەرچاو هەبووە بەڵام وەکو باسم کرد تموحاتی ئینسان زۆر لەوە زیاترە و ئەبێ هەڵی بۆ بدەین ئەگەر تموحاتمان نەبێ ناتوانین گەشە بکەین زۆر سپاس دەکەم من دێمە لای دکتۆر وەلی سەرۆکی زانکۆی کۆیە دکتۆر من بە دوواداچوونی خۆمەکەم پێشەم و بەرنمەیەک و هێندەی من ئاگادارم بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی ناو کۆیە لە زانکۆکەتان ڕازین و یەکێک لەو قسانەشی کە ینی نەبێ بە مەتحکردنی جەنابەت ئەڵێن بە ئاسانی توانین دکتۆر ببینین جیاواز لە جاران
ئێوە لە ڕووی ڕیزبەندی لە چاو زانکۆکانی دیکەی کوردستان و عێراق لەکوێی ئەم ڕیزبەندیەن و نەواقستان ینی پێداویستیەکانتان کەم و کوڕیەکانتان چییە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە ڕووی دەمتان بکەن لە وەزیری خوێندنی باڵا لە ئەنجومەنی وەزیران بەو هیوایی گویان لێتان بڵ زۆر سپاس من سەرەتای دەست پێش قسەکانی کاک سەرکەوت بۆ هەمومانە حسابکە پیرۆزباییکردنی ئەو یاد و جەرنانە بۆ ئێمەش چاکە کاتمان بۆ گەڕێ بڵێ دەستت خۆش من دێمە سەر ئیشەکەی خۆم یانەوەی کە من لێ بەرپرسم من ماوەی 2 ساڵە سەرۆکی زانکۆم زۆر جار برادران و دۆست و ڕەفیقەکانم دەڵێن تۆ شانس نەبوو کە هاتی ئەم بەرپرسیارەتێ دووەرگرت یەکسەر ئەم هەموو وەزع قەیرانی دارایی ئەم شەڕی داعش قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان یعنی ئەم قەیرانانە هەمیان کەم نین و ئەومە چۆتە هەموو ماڵێک چجای دەستگایەکی زانستی وەکو زانکۆیەک کاک یادگار ئێمە زانکۆی کۆیە لە 2 ساڵی ڕابردوو لە هەردوو پرۆسەی ڕانکینگی ناشنە ڕانکینگ ینی ڕێزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان کە ئێمە 14 زانکۆی حکومی و نزیک بە 15 زانکۆی ئەهلین یعنی دەتانم بڵێم لەم 30 زانکۆیە ئێمە لە زانکۆ باشەکانی هەرێمی کوردستانین بەپێی ئەم پێوەرانەی کە وەزارەتی خوێندنی باڵا و لیژنەیەکی مختص ئەویشەی کردووە بەڵام ئێمە تێستێکی کەمان هەیە کە لە ڕێزبندێکە پێمان دەڵێ زانکۆی کۆی ڕێزبندەکەمان باشە ئێمە زانکۆی ئەم ڕانکینگەی ماوەیەک لەمە پێش لەلایەن دەستگایەکی زانستی محایدی ئیسپانیەوە ئیعلان کرا ئێمە زانکۆی یەکەمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و زانکۆی هەفتەمی لەسەر ئاستی عێراق بەڵام بە معنای ئەوە نی ئەمە هیچ کاتێک بتانین ڕابوەستین بە پێچەوانەوە ئەرکەکانمان قورستر بووە چونکە زانکۆکانی تریش هاتوون هەموو زانکۆکان منافس ینی منافسەکەین کە بوون بەڕێگر لە بەردەم ئەوەی ئێوە بتوانن زیاتر خۆتان و زانکۆکەتان پێش بخەن ئاستی خوێندکارەکان زیاتر بەرز بکەنەوە کاکێتگار خۆی دەبی ئەوە باس بکەین ئێمە زانکۆ حکومیەکان ئەم شێوازەی کە شێوازی بەڕێوەبردننی زانکۆکانی پێکراوە لە کوردستان و لە عێراق ئێمە ئەم منطقانە ئەم دەوڵەتانە ئەم منطقەی عێراق و دەوڵەتانی خەلیج و کوردستانی خۆشمان بە منطقەی نفتی و بە وڵاتی دەوڵەمەند حساب کراینە هەموو خوێندنی باڵا لە وڵاتی ئێمە بەلاش بووە پێشتر وەزیرەکان و بەرپرسانی حیزبی و حکومی لە هەرێمی کوردستان چێبڕچیان بوو لەسەرەوەی هەموو دەرچوویەکی ئامادەیەکان دەبی بێ لە زانکۆ وەربژیرێ کامل ئەو بارە قورسە لە زانکۆ بنەی دوایە هەموو خەرجەکان و مەسرفەکانیش لەسەر حکومت بێ کەواتە تا کە پەنجەرەیەک هەبوو کە پەنجەرەی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی بوو هەم معاش هەم پارە هەم محازڕات هەم خەرجەکان هەم دروستکردن لۆ جامیعەکان بکە بەڵام ئەم دەرکەیە ئێستا زۆر تووشی قەیرانی گەورە بووە بۆ ئێمە قەیرانی دارایی قەیرانێکی گەورەیە و دەبێ حسابی بۆ بکەین لە ڕووی زانکۆ تا چە ناوڵتانداوە لە ڕووی دارایەوە سەربەخۆ بن وەکو زانکۆی سلێمانی بۆ ڕایگەیاندە ئێستا دەست پێکرای ئەمە بەرنامەکە بەرنامەی هەموو زانکۆکان و بەرنامی وەزارەتی خوێندنی باڵایە بەڵام ئەمەش لەمپەری زۆرە هێشتا یعنی هەرە من لەم بەرنامەی ئێستا قسە لەگەڵ جەنابەت دەکەم بەڵام ئێمە لە بیدایەتی ساڵ وتمان قەیرانی دارایی هەیە و خۆش دەزانی بایکۆتی زانکۆکان بوو داوام نەکردن بوو وتمان بۆی خوێنکاران ئەگەر ئەوانش ئێستا بە تەواوەتی درک بەوە نەکەن بایکۆتکردن و داخستنی زانکۆکان ئەمسار چە زەرێکی گەورەی هەیە خۆ ئێمەی مامۆستایان و بەرپرسانی ئەکادمی لە زانکۆکان دەزانین من لە زانکۆی کۆیە وتم ئەم خوێنکارانە دێن کە دەگەڕن دێنە بە شەناخۆیەکان ئەم پارەیە کە پێ دەگوترە سەر بەخۆی دارایی و دەسەڵاتمان درایتێ 100 ئەم پارەیە بۆ زانکۆکان بێ ئێمە زانکۆی کۆیە تا ئێستا خوێنکارانی پۆلەکانی 2 و 3 و 4 ئەم پارەیە نادەن کەواتە لەمپەر هەیە لە بەردەی هەموو پرۆسەک ڕاستە مەسەرەتایە تۆزەگانی لێ ڕاهاتنی دەوێ بەڵام من ئەوەی دەمەوێت وەکو جەناب لە کۆتایی با بڵێن پرسیارەکەت کە داوا لێکردم یعنی پێت گوتم کە بۆی هەموو چ داوایە کتێ بۆی بگاتە بەرپرسان من ئەم داوایە ئێستا دووبارە دەکەمەوە جەنابی قایمقام نەتەنیشتم ئاگادارە و ڕووی دەمیشت لەمان بێت چکە ئەمانی شەتوانن هاوکاریتان شارەکەن دەتوان هاوکاری بکەن بە پێ ئێمە لە کۆ یەک خاڵێکی گەشمانەیە کاکیارگار دکتۆر هەموو بشتە سەر قسەکەت بمبورە پەیوەندی هەیە لە نێوان ئێوە و بۆ نمونە سەرۆکی شارەوە پارتە سیاسەکانی دیکە زۆر پەیوەندیشی هاوکاریتانەکەن ئێمە لە کۆی خاڵی ڕاشکاو بین ئەو خاڵێکی زۆر باش کە هەمانە پەیوەندێکی زۆر باشەیە لە ناو کۆی لە بینی فەرمانگەکان و دامدەستگاکان و لە بینی حیزبەکانیش کە لە کۆیان
و منەوە قسەیە دەڵێم مەسئولم لە بەرەوەی پێشەوەی مەسئولی بەرپرسی زانکۆژم پێشتر ڕاگیری پەیمانگاکەی تەکنیکۆیە بووم هەر دەستگایەکی حیزبی لەو شارە بووبی من داوای هاوکاریم لێکردبی بە پێی توانا و پەیوەندیدارەکەی بەەوەکەوە بۆ دەستگاکانی خوێندنی باڵا هاوکار بووینە بە پێی داواکاریەکەم کاک یادگار من هەر ئەم با بڵێن دەیکەمەوە پرسیار ئەگەر زانکۆیەک لە چاردە زانکۆی حکومی و لە نێوان پازە زانکۆی تری ئەهلی لە تەنیشتیان بۆ 2 ساڵ لە سەرێک لە زانکۆ پێشەنگەکانی کوردستان بی و ئەمە لە ڕانکینگیش یەکەمی سەر زانکۆکانی هەرێمی کوردستانی لە ڕانکینگێکی جیهانی پێویست نییە دەستگاکان بێن بە تەواوەتی بانجیکەن لەگەر ئەم زانکۆی دانیشتبرێن چێشەکانت چیە؟ مەبەست دەستگا حکومیەکانە مەبەستم وەزارەتی داراییە مەبەستم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە ئێمە وەک جەنابەت باست کرد کۆیە نەکەینە شارێکی بێکێشە بەشێک لە کێشەکانمان وەکو هەموو شارەکان کە بەرکەوتیە بەڵام هەندێک شتەی تایبەتیشمان بۆ دروست بووە ئەمە بانەی شارینەوە بۆی هەم خەڵکیش بیزانانی هەم دەستگاکانی حکومەت بزانانی ئێستا زانکۆی کوردستان لە وەرگرتنی ئیستحقاقاتەکانی پارەکانی کە لەلایەن وەزارەتی داراییە لە هەموو زانکۆکانی تر حەقمان زیاتر لای وەزارەتی داراییە و بەداخەوەین کە بە حجەتی ئەوەی نەبوونی داهات لە کۆیە بەشی ئەوەندە ناکات دەستگاکانی ئێرێپێ بەڕێوە بچی لە هەولێرەوە پارەی سوولەی نەقدیمان بۆ نایە و ئێستا ئێمە ئیستحقاقەتی مامۆستایانمان لایە داوا دەکەین وەزارەتی دارایی نەرمتر بەو هیوای وەزارەتی خوێندنی باڵاژ وەکو پارێزەرێکی ئێوە ئەم داوای ئێوەش بگەێنێت زۆر سپاس دەکەم هەر بژین کاکیم دار بێمە لای جەنابتان وەکو سەرۆکی شارەوانی کۆیە بەشێک لەو گلەیانەی لە ڕێگاوبانەکان کراون لە قسە لەسەرەوە کرێکە وەکو پێویست پارک و شوێنی حەوانەوە و ینی ئاماژەم بە 2 جێگەدا ینی ئەوەی پێوترێ باغی پشووی ئێواران و پارکی هامون ینی ئەوترێت لە جیاتیەوەی لایەن لێ بکرێتەوە لە جیاتیەوەی ئەمە جێگەیەک و سیمای شاریان بە کۆیە بەخشیوە خەڵکی ناوچەکە لە کچان و لە کوڕان لە خێزانەکان لەوێ ئەحەسانەوە ئیسراحەتێکیان نەکرد لە دوای ڕۆژێکی پڕ کێشە و سەرقاڵی و سەرێشە ئێستا بێناس کەوتون قسەی تۆ چییە کێشەکانی تۆ چییە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێزت تامان کاکیان ئێمە ڕازەکەی و پارکانی ئاماژەت پێکرد لە کوێ هەمانە ئەردوو پارکێ پارکی پشووی هێواران و پارکی هامون ئەمان بە خۆت دەزانی وەک کاکسەرکەوت ئاماژەی پێکرد کوێ لە ساڵی 91 دەگەڕک بووە ئێستا 27 گەڕەکە شارەوانیش لەو کاتەوە ئەتا ئێستاژین ئەو دائیمەن ئەو بودجەیە کە بۆی تەرخان کراوە لە بۆی بووە هەر بەشی ئەوەی کردووە بسێتە ناو خزمەت گوزاری ینی خزمەت گوزاری سەرەتایی بۆ دانیشتوانی گەڕەکەکان بە ئەو خزمەت گوزارێنە باڵێتەوە لە ئاوەڕۆ لە کۆنکریتکردنی کۆڵانەکان لە گەڕەکەکان ئەلەوانیانی ئەو پارێکە لەوەمە دانرایە مانگانە ئیشمان تێدا کردو بۆی ئیشمان تێدا کردو و ئەو پرۆژانش کە لەوەمان دیاری کراوە ئەو پارانی لەوەمان دیاری کراوە ئێمە 2 پارەمان لەوە دیاری کراوە کاتی خۆی پارەیەک لە بۆ بەرهێنا بوو لە ڕێگەی پارێزگاوە بوو پارێکیش عفو پەرە پێدان بوو پارێکیش بۆ بەرهێنا بوو لە ڕێگەی وەزارەتەوە بوو ئێمە ئەو مەبلەغە پارانی کە لە بۆمان دیاری دەکرا زووتر بەڕاستی ئەو پارەیە نەبوو ئێمە کە بتوانین ئیشی زۆری پێ بکەین ئەلینە تەنانەت بەشی ئیشی خزمەت گوزاریەکانیشی نەدەگەڕین تەنانەت بەشی ئەوی نەدەگرت کە ئاوەڕێژ کامیل لە بۆ گەڕەکەچی بێ کە شەقامێکی پێچاکەیتەوە ئەوجا لەبەر ئەوەی ئەوانە زیاتر ضروری تر بوون و پێویستتر بۆ لە بۆ خەڵکی ئەوە بکەین ئەمە زیاتر بەلای ئەو ئیشانەوە داچوونە ئێستا بۆ منم پێت بڵم لە ساڵی 2013 خۆ ساڵی 2013 قەیران نەبوو کەچی مەبلغی ئەو پارێکە لە بۆ من دانرایە وەک شارەوانی تەنها پەرەپێدانی پارێزگاکان بۆ تەنها 5 ملیار و 100 میلیۆن بۆ دانرەوە 1 دینار لە وەزارەتەوە بۆم دانەندراوە 5 ملیار و 100 میلیۆن ئەتو ئەو هەموو پرۆژە خزمەت گوزاری وەکو ئاوەڕۆ و کۆنکرێتکردن و شەقامت هەبێ بەشی چی دەکات بچی تۆ ئیتمان بە پارکێ بدەیت ئێمە لە بۆ ئەو پارکانە چیمان کرد هەستین پارکی هامون ئەوی جەنابەت ئاماژەت پێکرد لە ڕێگەی مساتەحەوە دامانە کۆمپانیایەک دیارە ئەو کۆمپانیای ئیشەکی گەلەگەلک زۆریشمان پێکرد ئەو وەختی کاک سەمیر وەزیری شارەوانی لەو نامانەی بۆ مناتۆ باس لەوە کە ئاڵێ کاتێک کەسێک بێت لێرە پرۆژەیەک تەقدیم کاک کەسێکی سەرمایەدار بێت لەلایەن بەرپرسانی شارەکەەوە کێشەی بۆ دروستەکرێت و هاوکاری ناکرێت نەخێر بە پێچوانەوە قسەکەشی ینی نەسەوە تا بۆ منی نووسیوە ئاماژە بەوادا ئاڵێت چونکە بەرپرسانی شارەکە خۆیان خەریکی بازرگانیکردن و خۆیان کۆمپانیانێ ئەم قسەیە تا چەندە ڕاستە و بەڕاستە و خۆ وەڵامیان بیتەوە تەمان بە پێچەوانەوە لەبەرەوەی ئێمە پرۆژە مساتعەکانی ئێمە تا ئێستا هیچ بەرپرسێکی کۆ هیچ پرۆژێکی نییە ئەو پرۆژانێکی ئێمە دامان ناوە ئەو پرۆژێک کە جەنابەت ئاماژەی پێکرد پرۆژێکی تر ئێستا ئیسمارمان هەیە کۆیە مۆڵ ئەو پرۆژانە ئەسڵەن لەلایەن چەند کۆمپانیایەکەوە جێبەجێ دەکرێت هەر خەڵکی کۆیژ نینە هەمووی لە هەولێرن و هەروە گرێبەستەکانیشان هەمووی هەر لە هەولێرەوە لە وەزارەتەوە بۆ دەکرێت تا گرێبەستەکانیشان لە ئێمەنی و ئەو پارکی هەمون کە ئاماژەم پێکرد کاکیاتگەرجا ئەینە کۆمپانیایەک بوو دەنجی پرۆژە هات دەستی بەکارەکانی کرد لە هەولێری شەوە هات
و ئێمە زۆر هاوکاریشمان کرد بە بووی بیناسین لە بۆ چی بوو لە بۆ بەرژەوەندی شارەکەمان بوو بۆی گرنجێکی بۆ پارکی سای دەکرێ و باسی تونێ لەکرێ و نازانم تا چۆن داکەوێتە سنووری دەسەڵاتی جەنابتەوە وەڵامی پرسیارەکەم بیتەوە بەڵام وەکو بەرپرسێکی شارەکە یانی قسە لەسەرەوەی جووتسایدی کۆیە هەولێر 4 ساڵی بۆ دانراوە 2010 بۆ 2014 تا ئێستا تەواو نەبووە ئەوە تونێلەکە ئەڵێن نازانم کۆمپانیایە کاتووە و ڕۆشتووە و دانەیەکی تر قسەت زۆر لەسەر شتانەکرێ ینی لە بەشێکی زۆری نامەکانە دووبارە کراوەتەوە کەواتە خەمێکی شارەکەیە ئێوە قسەتان لەسەرمە چی کاکیارگەرجان ئەوانە هەردووکیان بەنسبەتمەوە سەرۆکاتی شارەوانی کەوتونەتە دەرەوەی حدودی شارەوانی تەمان زیاتر زۆر پەیوەندیان بەمنەوە نیە بەڵام وەگەوەی ئاگادارم بم ڕێگای کۆیە هەولێر بزانام دراوەتە 3-4 کۆمپانیا بووە ئەوانەی کە بۆ ئاخیرە ژوازیان هێنراوە زیاتر قەیرانی دارایی کاریگەر بۆ لەسەری و تونێڵەکەش کە ئێستا کاری تێدا ناکرێ وشە قەیرانی دارایی ئێستا بۆ کە کاری کوتێشەکانی تێدا سپاس دەکەم زۆر سپاس کاکیمداد دێمە لای کاک پێشڕە و کاک پێشڕە و ئێوە وەکو نوێنەری بزوتنەوەی گۆڕان لە بەرنامەکە و لە شارەکەش قسەتان چییە لەسەر ینی شێوازی بەڕێوەبردننی شارەکە ڕەخنەتان چییە و ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان جگەل لە ڕەخنە ئەتوانن چی بکەن بۆ شارەکە بۆ هاوڵاتیانی شارەکە چووکە لە پەرلەمانە لە جێگاکانی دیکەیە هاوڵاتیانی شارەکە بەشێکیان متمانیان بە ئێوە بەخشیوە لەم ڕۆوە قسم بۆ بکەی لێرە بە دەرفەتی دەزانم سەری ڕێز بۆ شەهیدان بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕین و بەشداربووانی ڕاپەڕین بە تایبەت سڵاو دەنێرم بۆ ئەوانەی کە ئێستاش کار دەکەن بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ڕاپەڕین و سڵاو دەنێرم بۆ برا پێشمەرکانمان و شەڕوانان بە هەمان شێوە من ئەوەی ئەو برادرانە باسییان کرد حتمما ئیشی خۆیان و ئیشی ئیداری خۆیانە بەڵام ئەگەر بە شێوەشکە باسی بکەم دەتوانم بڵێم کۆیە جیاواز لەگەڵ هەر شوێنەی تر لە هەموو هەرێمی کوردستان کۆیە لە ڕووی سیاسیەوە تا ئێستاش لەگەڵدابی سەر بە سلێمانیا و لە ڕووی ئیداریەوە سەر بە هەولێر ینی لەو شتانی کە من ویستم قسەی لەسەر بکەم ینی قسەیەک لەسەرەوە هەیە زۆر نەک زۆربەی ڕەنگە هەموو بەرپرسیارەتیە حکومی و ئیداریەکانی شارەکە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام لە ڕووی ئیدارەوە ینی سەر بە هەولێرە تەنانەت قسەی ئەگەر لە بەردەستم بێت یەکێک لەو قسانەی کە بە پێکەنینی شەوە گێڕێتەوە ئەڵێ ئێوە کۆیەتان پێناخرێتە سەر هەولێر چۆن بە تەمای کەرکووکن ئەمە لە کۆنام قسەیە کراوە ینی ئەمە کێشەی دروست نەکردووە بڵێ ئەوەی کە ئاماژەم پێکرد ئەوەی کە کێشەی دروستکردی لەبەرەوە ئاماژەم پێکرد کە لە ڕووی سیاسی خراوە شارەکە بەبوونەوە کاک یادگار ئەوە وەکو ئەوەی کە ئیداریان سەر بە هەولێرە حتمما لەو کێشە ململانەیە و شەڕی ناوخۆی و لێرە و دەتوان بڵێم هەر ئێستا هەم لە پرسیارەکەی جەنابەوەی کە بەو برادری کە پێش گوتی ینی لێرەوە دوو ئیداری بە دیار دەکەوی دوو ئیدارەی بەڵام ئێستا بڵێ تا ئێستا هەیە یعنی ئەوە وجودی هەیە بەڵام لەگەر ئەوەی توانینونەیەکم بۆ باز بکەی کە بیسەلمێنێ ئەم دوو ئیداریە تا ئێستا لێرە بوونی هەیە بڵێ لە کۆیە بوونی هەیە بنمونە ئەگەر تەماشای کۆیە بکەین لە 5 ناحیە پێک دێ 5 ناحیە یەک لەو ناحیانە لە سنووری جارانی PMF پێدەگوترێ ئەو دیویکە سنووری شەڕی ناوخۆ بوو دێگەڵەیە مەسەلەن دێگەڵە قەنعاتم وایە سەر بە قەزای کۆیە بەڵام لەوانەیە هیچ پەیوەندێکی بە کۆیەوە دابڕاوە ئەوەی کە لەوێ دەگوزەرێ پارتی دەیکا و ئەوەی کە لە کۆیەش و لە ناحیەکانی تریش دەگوزەرێ یەکێتی لێرە باڵا ئەگەر بووری ئەو پسارانی دەتوانیوێتی هەژمون و هەیمەنەی خۆی لەم شارە بەکاربێنێ و کاریگەری لەسەر هەولێر دابنێ بۆی لا لە شارەکە بکاتەوە هێندەیەوە ئاگادارن بڵێ ئەوەی ئێمە ئاگادارین وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد بەوەی کە ئێمە دەنگدەرێکی باشمان هەبووە لە سنوورەکە هەم لە ناو کۆیە و هەمیش لە ئەترافی کۆیە دەنگەکی باشمان هەبووە هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی تا ئێستا بە ئەندازەیەک ئەم خەڵکە خزمەت نەکرایە و خزمەتکردنیش هۆکاری ئەوەی کە دوو ئیدارەی هەبووە لەلایەک لە نێوانی هەولێر و سلێمانی لەلایەک و لەلایەکی تریش ئەوەی کە لێرە حکمی کردیە بەڕاستی ئەو دەسەڵاتی کە هەبوو بەپێی پێویست نەبووە چونکە ئێمە دەزانین پێش ئەو قەیرانە لە 2023ەوە کە پارە هاتووە بۆ هەرێمی کوردستان لەوانەیە ئەو پرۆژانەی ئەو برادرانە باسییان کرد بە فعلی تەماشا دەکەین
پارەی بۆ دەرچووە بەڵام باشە. ئایا پارەکان چیان لێتکەوە زۆر بە کورتی پێم بڵێ گلەیتان چیە لە بەرپرسانی شارەکە چ بەرپرسانی حەزبی بێت چ بەرپرسانی حکومی بێت بڵێ وەکو بەرپرس و وەکو کەسایەتی خودی خۆیان لەوانەیە وەکو ئاماژیان پێکرد بە فعلی پەیوەندێکی زۆر پتە و لە نێوانماندا هەیە وەکو خودی خۆی بەڵام لە ڕووی ئیدارەدانەوە لەوانەیە کێشەمان هەبی پێتان وتون بەڵێ خۆیان دەزانن نەک پێمان گوتینە خۆیان ناکەنەرکیەوەیەوە شاگەداریکەن بۆی لە سبەی ڕۆژە بەرامبەر بە دەنگدەرەکانتان پێمان وتن ئەمە کێشەکانی ئەم شارەیە ڕەنگە جەنابی قایمقام بێت کاک هیمداد بێت بڵێن ئێمە ئاگادار نەبووین هەستمان پێ نەکردووە هەست ناکەن ئێوە ئەبێت هەنگاوێک زیاتر ئێمە هەنگاومان نا بەڵام ئەو شێوازی جەنابەت باسی دەکەی لەوانەیە بە شێوازێکی تر بووبی شێوازەکە چۆنە تەمەشا دەکەین هەموو دائیرەکانی ئەو شارە لەوانەیە تەنانەت خودی بەڕێوەبەری قوتابخانەکانیش لە هیچ حەز بەشکەدانە دەتوانم بڵێم چەند کەسی شتێدا دوای ئەوەی کە بەڕێوەبەری قوتابخانەکان بە تاقکردنەوە حەزبەکەن هەر هەمویان سەر بەیەکێت نیشتمانی کوردستانە باشە و لێرە باشە وەکو پاڵەیەکی ڕۆژنامەنووس لێرە وتارێکی نووسی بوو بە یەک گوشە وەڵامم بیتەوە لە ڕووی خزمەتگوزاری و ئاوردانەوە لێی کۆیە شارێکی زیندووەیان مردوو لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی خزمەتگوزاری و بە پێی پێویست خزمەتگوزاری نەکرا بە تایبەتی لە ڕووی ژێرخانی ئابوووریەوە کۆی هیچ خزمەتێکی پێ نەکرا زۆر سوپاس دەکەم سوپاسانەکەم من ڕۆمەلایم هاوڕێ ڕۆژنامەنووس و چالاکوانانەی شاری کۆیە لە کاکزاندارەوە دەست پێ یەکەم قسەتان چییە و پرسیارتان چییە؟ بەڵێ لە ڕاستیدا قسەیان بەڕێزانە قسەیان دروستە بەڵام ئێمە پێویستە پێشنەیەکی مێژووی کۆیە بزانین بۆی بەراوردی بە ئێستا بکەین زای ئایا کۆی ئێستا لە چه ئاستێکدا ئێمە کۆیە پێم وایە کۆنتترین قەزایە لە کوردستان باشە لە ساڵی 1970 بووە بە قەزا لە دوای ئەم بۆ نمونە ئێستا وەرە کۆیە بەراورد کە بە کەلار ساڵی 1970 بووە بە قەزا سۆران هەشتا بووە بە قەزا ڕانیە هەڵەبجا 21 بووە بە قەزا کفری 19 بووە بە قەزا ئەتۆ کە بەراوردی کۆیە دەکەی دەکەی بەڕاستی کۆیە شارێکی مردووە لە چاو شارەکانی دیکە بە خاطر ئەوە لە حاڵەتێکی نۆستالۆژیا دەژیا چونکە ئەوەی هەیە مێژوەکەیتی قسەیەکی شێ دەڵێ هەر شارێک پشت بە مێژوەکەی ببەستێ و کاتی تێدا لاوازە ئێمە ڕاستە لە مێژووی ڕوتی مێژووی شاری کۆیە دەکرێت سەردەمی سەدەی 20 بە سەدەی زێڕی ناوبەرین بە خاطرەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی هونەریەوە لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی سەقافیەوە لە ئاستێکی زۆر باش و بەرزا بوو ومنە هەر سەدەی 20 وەرگین ئێمە دەبینین دڵدارمان نەبووە شعری عێراقی مارشی نەتەوەیە ئێستا باشە عاسیمان هەبووە شاعر عونیمان هەبووە ئیتر لە پێشتر حاجی قادرمان هەبووە مەلای گەورەمان هەبووە ئیتر مەسعود محەممەدمان هەبووە تار تۆفیقمان هەبووە سێوەمان هەبووە محەممەد تۆفیق وەردیمان ئەمە هەموو لەو سەردەمەدایە کە بەڕاستی بەڵێ ینی ئەمە لە سەردەمێکدا کە دەکرێت ئەمە پێ بڵێن سەردەمی زێڕینی کۆیە باشە ئەین تۆ ئێستا ئەم قشڵەیە کە ئێستا ئێمە تێدان ئەمە یار ئەو سەردەمەی ساڵی 1970 باشە بە هەمان شێوە ئەو کاتیانی ئەو مێژوەی کە یاخود بڵین ئەو شوناس و بینانەیە خود بڵین ئەوەی کە ئێستا وەکو ناسنامەی مێژووی چاوی لێ دەکرێت یو سەردەمێ هەم قشڵی کۆیە هەم مزگەوتی گەورە هەم خانی گەورە لە سەردەمانێکدا خانی گەورە شوێنێک بوو کە شوێنێکی کاروانسەرا گەورە فراوان بوو کۆیە بوو بە شارێک بۆ بەیەک بەستنەوەی شارەکانی کەرکووک و کەرکووک بە بیتوێن و پشدەر تەنانەت بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە پیرانشار بە خانێک بە موابات ینی کۆیە ئەم خانی گەورە وەکو کاروانسەران ناوچەیەکی گرنگ ئەژمار دەکرا باشە لە ئێستادا نابینین شوێنێکی هاوشێوە هەبێت کە بەڕاستی لە داهاتوودا بێتە چۆن دەڵێ وێنە خود سمبولێکی ئێستاکە ئێستا هەستەکەی کۆیە سیمای شاری پێوە دیارە چکە هەندێک جار داوای ئەوە کراوە کە بکرێ بە پارێزگاش لە ڕاستی بە شتێکی دیکە بڵێم کۆیە قوربانی دەستی پارێزگاکان و حزبەکانە لە مێژوودا کۆیە سەر بە کەرکووک بوو لە دواتردا گواسترایەوە سەر بە سلێمانی لە ئێستادا لە ڕووی ئیداریەوە سەر بە هەولێرە باشە ئەنی ئەگە کۆیە بەم شێوەیە بڕوە ئەم دوو سایدەی کە تۆش باست کرد لەگەم تونێ لەگەر تەواو بێ و ئیتر کۆی گشتی هاتو چۆکەرانی هەمووشۆکەرانی نێوان شارەکان نێنەوە ناو شاری کۆیە و بەم ڕێگای خارجیەدا بڕۆن ئەمە کۆیە دەبێتە شارێکی پشتاواتە کەمتر خەڵک سەردانی دەکا باشە چاو لەوە بکەین ئێستا کۆیە زۆرترینی دانیشتوانەکەی پشتی بە موچە بەستووە باشە هیچ کارێکی دیکە ناکە کە ینی بەراوردی زامدار بۆی کاتەکە دابشکەین بۆ هاوڕێکانیش
پرسیارت چییە لەم بەڕێزانی لێرە دانیشتووە؟ بەس بەراوردی کۆیەکەین کۆیە بەراوردکەین بەڕانیە باشە ڕانیە شارێکی سیاحیە تیجاریە سنایی هەفتەی پێشوو لە ڕانیە بووم خەڵکی ئەوێش ینی گلەیەکی زۆریان ئەوێ حتمما ئێوەشە گلەیە بەڵام ئەوەی بۆ کۆیە شتێکی دیکەمە بنێفچی خودی خەڵکەکەش بەڕاستی کەمتەرخەمە ئیتر ئیرادەی نییە باشە ئەتۆ لێرە 4500 بۆ 5000 مامۆستامان هەیە ماوەیەکی زۆر لە سەیەک خۆپشاندانیان دەکرد لە دژی دواکەوتنی موچەکانیان بەڵام هیچ مامۆستایەک ئامادە نەبوون گروپێک پێک بێنن یاخود لۆبێک لە بینی خۆیان پێک بێن کە بچن ڕێگەی سەرەکی شیاشۆ بگەن کە ئەو نوتی دەڕوامە پێویستە بەشێکی بۆ شارەکە بێ ئەو خودی قایمقام ئاگاداریەوەیە من هەرەوەی کەوتم بەڕاستی هێز دەکەم ئێستا کە کۆیە شارێکی وردە بەرەو مردووی دەڕوانی تایبەتمەندی ئەوەی کێشتۆتیەوە زانکۆی کۆیە دەورێکی گرنگی هەبووە لە بەرزکردنەوەی ژێرخانی ئابووری شارەکە بە خاطرەوەی لە کۆی 5000 تەڵەبە لەوانەیە 2500 بۆ 3000 فێرخوازی لە شارەکانی دیکە هاتبێ کاکە زامدار پرسیارت هیچ پرسیارێکی دیاریکراوە پرسیارێکی دیاریکراوم نێگە لە چوارچەوەی ئەوانەی کەوتم شتێک زۆر سپاس دەکەم هەر بژیت خۆتان بناسیێن و پرسیارتان چییە؟ دەریا محەممەد کاگیادگار سواز بۆی کە گرنگیت بە کۆیەدا و ئەمجارە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن دەستەکان خۆش بێت تەوانەوەش گلەیەکە لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەتاوەکو ئێستا گرنگجێکی ئەوتۆ بە کۆی نەدراوە هەتاگە سیر بکەین لە پەیامنێرەکان هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن لە کۆیە پەیامنێریان هەیە پەیامنێریان نییە بەرنمەکان لە کۆیە لەسەر بەرنامە دێ کۆمنتاریەکان بەداخەوە ئەوە پێویستە هەموو کەناڵەکان گرنگی بە کۆیە بدەن من کات زۆر ناگرم چەند پرسیارێکم هەیە پرسیار یەکەم باس کرد ڕێگای تووسایدی کۆیە هەولێر کاکیمداد وتی لە سەڵاتی من نییە وتی بەگشتی دەگەڕێتەوە بۆ قەیرانی دارایی بەڵام لە کاک سەرکەوت پرسین ئایا بۆچی ئەو ناپرسێ لە سەروی خۆی بۆ جادەیە کە لە هەولێر دەکرێت زادەی 120 مەتری بۆچی بۆ ئەوێ پارە هەیە بەڵام بۆچی بۆ جادەی کۆیە هەولێر دووسایدی کۆیە هەولێر پارە نییە کە لە هەمان کاتدا دەبوو ساڵی 2014 تەواو بێ ئێستا ساڵی 2017 سێ ساڵی بەسەردا تێپەڕ بووە خاڵێکی تر کە زۆر گرینگە ئێمە ساڵی 2015 کۆمەڵێک گەنجی کۆیە بووین ئەو کاتی شێخ چاپ و قایمقامی کۆیە بوو خۆپیشاندانێکمان ئەنجامدا چوینە بەردەم قایمقامیەتی کۆیە یەک دوو داواکاریمان هەبوو داواکاری یەکەمان چاکردنی کارەبا بوو ئەو کاتە مانجی حەف بوو مانجی هەفتی 2015 بوو داوامان کرد کارەبا چاک بکرێ خاڵی دووەمیش ئەوە بوو وتمان ئەو کرێکارە بیانیانەی کە هەن لە کۆمپانیای نەوتی شیواشۆک با دەربکرێن با خەڵکی کۆیە دابنرێ با گەنجی کۆیە دابنرێ بە پێی زانیاریەکانی تۆ ئەوەندەی من بیستمە زۆربەی کرێکارەکان تورک و عەرەبن وایە تورک و عەرەبن بەڵێ زۆر ڕاستە من ساڵی 2011 راپۆرتەکەم کرد بە دواداچوونەکەم کرد لەسەر ڕێژەی گازینۆکانی کۆیە ئەو کاتە تەنها دەگازینۆ هەبوو لە کۆیە کاگیادگار بەڵام ئێستا ساڵی 2017 لە هەر کۆڵانێک زیاتر لە 5 گازینۆی لێ هەر هەمووشیان پڕن بەردەوام پڕ گەنجە باشە بۆچی دەگەڕێتەوە بۆ دەگەڕێتەوە گەنجی شارەکە بێکارە هیچ شوێنەک نییە ڕێ تێ بکە باشە بۆچی کرێکارێکی عەرەب کە لە خوارەوە دێ کە بوجەکەی لێبڕی کرێکارێکی تورک کە لە تورکیاوە دێت تۆپباران دەکە ئامادەی لێرە کاری پێ بدەیت بەڵام بۆچی ئامادەنی کرێکارێکی کورد کە ئامادەیە بە کەمترین پارەش کار بکە بەڵام ئامادەنی کاری پێ بدەیت ئەمە خاڵێکی زۆر گرنگە پێویستە قایمقامی کۆ هەڵوەستەی لەسەر بکە و خاڵێکی تر سەرفکردنی پارەی پترۆدۆلار بەداخەوە کارگەی نەوتی شیواشۆکە تاوەکو ئێستا کە دووکەڵەکەی بۆ کۆیە بەڵام خێروبێرەکەی بۆ کۆیە نییە ئەمە خاڵێکە زۆر گرنگە سوودی لەم نەوتە بینیوە کە لێرە هەیە سوودێکمانی کۆیە هیچ سوودێکیان لێ بینی جگە لە زیان هیچ سوودێکی ترمان لێ نەبینەوە بۆ نمونە تەنها دووکەڵەکەی بۆ تەنها دووکەڵەکە لە هەمان کاتدا تێکدانی ڕێگەوبانەکەشتی زادەی دووسایدی سەرڕەزان کە بەڕێزان هەموو دەزانن زادەکە هەمووی حەفەر ساڵێکە دروستکراوە بەڵام بەهۆی زۆر ڕۆیشتنی تەنکەرەکان بەسەریدا زادەکە تێک چووە هەتاوەکو ئێستاش نۆژەن نەکراوەتەوە خاڵی کاگیادگار یەک خاڵی کەشما ئەگەر زۆر بەکورتی و کاتی وەڵامدانەوەی پرسیارەکانیشمان دوو خاڵ زۆر بەکورتی خاڵ یەکەم ئەوە گواستنەوەی نەخۆشخانەی کۆیە نەخۆشخانەی کۆیە ئەمە دەزانین تەواڕی کاک یادگار دەبی لە ناو جەرگەی شاربی لە ناوەندی شاربی بەڵام پێشتر ئێمە دەزانین نەخۆشخانەی شەید خالی لە کۆیە لە ناوەندی شار و بەڵام گواسترایە بۆ دەرەوەی شار بیانگەکەشیان ئەوەیە کە با بڵێن کێشەی
بینا ئەوانەیە بەڵام بەپێی زۆر قسەی ئەوانەی کە قسە دەکەن لەوێن دەرێ زانیاریان بە ئێمەداوە نەخێر ئەوە نیە بەهۆی ئەوەی هەموو دکتۆرەکان دەوام ناکەن شتەکەیان کردە وەجبە و ئیتر گواستراوە بۆ شوێنێک کە لە دووری خاڵی ئاخیری ئەوەیە کێشەی زیادەڕۆی ئێمە دەزانین قایمقامی پێشووی کۆیە دەستی لە کار کێشاوە بەهۆی ئەوەی نەیتوانی زاڵوی بەسەر کێشە زیادەڕۆی لە کۆیە کاک سەرکەوتات کۆمەڵێک ئیجراعاتی گرتە بەردەستی خۆش بێ بەڵام ئەم ئیجراعاتانە بەرامبەر خەڵکی مەدەنی بوون ئایا چ بەرپرسێک تواندرا ئیجراعاتی لەگەڵ بکرێتکە لە کۆیە زیادەڕۆی فەرموو خۆت بناسیێنە و پرسیارەکانیشت زۆر سەردار مولودم ڕۆژنامە نووس لە تەختەخۆ هاتووم لە تەختەخەوە بەخێراتی میوانە بە ڕێزەکان و بەخێراتی بەڕێز و ستافەمان دوو ناسەکە دەکەم هەڵبەت هاتنی بەڕێزت خۆی لە خۆیدا هەنگاوێکە بە دەمەواتنی لێ داواکارەکانی خەڵکی کۆیە و حزب حاکمیەم شارە خاوەنی دایان کەناڵ و دەستگای ڕاگەاندە وەک بەڕێزە ناتوە ڕۆژ لە ڕۆژان بەنامێک بۆ خەمی خەڵکە بکات بۆیە دووبارە سوپاسانەکەم بۆ هاتدان هەڵبەتە پرسیار و گولەی زۆرە من دەمێ گرنگترین ئەو خاڵانە باسم کە ئەم بەڕێزانە باسییان نەکردووە و باز دەوە بکەم کە گلەیەک لە بەڕێزش دەبواە نوێنەر شاری تەختە لێرە بە چوو ناوێنانی کۆیا بەبێت نوێنەری شاری کۆی من نەگرێ نەگاتم نەگوێتۆ نوێنەریانی فەرموو باشە زۆر سوپاس هەر بچین هەڵبەتە بچ بەسەر ناوەڕۆکی داواکاریەکانمانە نامی پێشەکەیە بێت وەکو هاوڕیانم باساکرد تەختە خاوەنی تەختەق یاخود بڵێن کۆیە خاوەنی کێڵگەی نەوتە بە ناوی کێڵگەی نەوتی تەختەق ناسیندراوە لە هەرێمی کوردستانە لە ساڵ 1990 دەستکراوە بە دەرنانی نەوت پێشتر 16,000 بەرمی ڕۆژانە دەرهێنرا بەڵام مێستا بۆی بۆشکردنی دەبیریەوە 6,000 بەرمیل دەرهێنرێت زۆر بیر لەوە کەم ئەگەر بێت و 24 کات ژمێر بۆ ڕێکەی نەوتی تەختەق ڕووکێ کۆیە لەوانەیە نیوەی تەختەق بێ نیوەی کۆی بێ بەبن نەوتەوە 24 کات ژمێر ڕووکێ تەختەق دەوانەیە تەختەق بەدار و بەردەوە نەوت بیبە بەڵام ماڵ وایە قەترێک نەوت لە ماڵیان نییە خۆم بینیمە داشی پێشمەرگە سۆبێ هەڵگرتووە ماڵی جیرانەکەی گوتوتی تا کوڕم لە داوام بێتەوە بەڵکم ماژۆرەگرێ و ئەیدەم بە نەوت ئەمە حاڵی کۆی و تەختەقە بۆ گوێیان لێبێت لە تەختەق کە باس لەوە کرێت نەوتێکی زۆر بوونی هەیە لەوێ ئەڵێت دایکی پێشمەرگەیەک نەوت لە ماڵەکەیان نەبووە و دڵنیاشم پارەشی پێ نەبووە کە نەوت بکڕێت ڕاستن سەبارە بە ڕێگەبانیش ئەگەر بێت و لێرە بەڕێزت کاگەر بەڕێ بکەی بڕۆیە تەختەق لە تەختەڵی زۆر سوپاسوایە من و گەیشتمە تەختەق ئەوەن ئەڵەی لەسەر نەخشەی ڕێگای مارە و ڕێگای نێوان کۆی و تەختەق دروستکراوە کە 3400 تەنکەر بپێر ئامارەی من لەکردمە بەسەر ئاهات نەچن ئەوە سەبارە بە داواکارەکانی شاری کۆیش من بێژەوەی بێمێرە چوم لای چاخانەی چیان خوارد دنیایەک داواکاری گولەی و بریا ئێستا مایکێکی وەڕێستان لێ ڕاستەخۆ ناو خەڵکەش وایە لێ زیاتر داواکارەکان نەگەیشت لەوانە یەکێک لەوانە بۆ بەڕێز سەرۆکی زانکۆی کۆیە کە تەلاری زانکۆ ساڵی 2011 زۆر کەی ماوەتەوە بتەنا 20 میلیۆن دلاری بەڵام ئێستا بە پێ ڕاپۆرتێکە کراوە من سێرم کردووە تەواو وێران بۆڵێ 300 میلیۆن دلاری بۆی جارێکی کە تەواو بکرێتەوە و هەروەها قەزای سۆران باماشەوە سەر بپارێزگای و لێرە قەزای کۆش سەر بپارێزگای و لێرە کەچی لە قەزای سۆران 2000 دەرماڵە دراوە بە خوێنکارانی زانکۆ کەچی لە قەزای کۆیە ئەوە 2 ساڵە دیناریان وەرنەگرتووە کە مەگ لێشی خوێنکاری زانکۆ من گەاندم بە بەڕێستان سەبارە بە کاک سەرکەوتیش ململانەی حیزبەکان هەتا باڵباڵێنە حیزبێکش دەم شارەوای کردووە کە دانانی کاک سەرکەوتیش تقریبن بە سوتفە بوو لە بەرەی پێشە و بەڕێزێکی کە ناوی بۆ قایمقامی کۆی دەرچوو بەڵام کە ئەو من لەگەڵ خۆی قسەم وری کاتێکم بزانانی کوێن وڵات کتابەکە گۆڕاوە کەسەی دیکە لە جێداژاوە یەک پرسیارت لێ بکەم کاک سەردار ئەوەندەی تو ئاگاداری ئەو کۆمپانیای نەوتەی لە تەختەق هەیە کرێکارەکانی ئەوانەی ئیشی تیاکەن کوردی تایە یا ڕێژەی کورد چەندە تایە هێندەی ینی بەپێی تەخمینی خۆت بەڵام دەست خۆشی بۆ ئەلبەتە من نەبیست و باسیکەم ڕێژەی کورد ڕەنگ زۆر کەمترێت لە تورکمان و عرب بۆی کە من لە لام و گەنجانی تەختەق ئەوانی شۆک و گەنجانی کۆیە بەدەست بێکاریەوە ئەناڵێن و یانی ڕۆژانە بەتاڵن و نازانن چی بکەن بەڵێ زانکۆ کۆی خەلیجی نەوتی خەلیجی بایۆلۆجی و هەموو بەشەکانەیە بەڵام بە خۆمیشەوە کە خەلیجێکم لە ڕەنگە بەشەکە من پێوەزنێ بۆ بوارینەوەەوە بەڵام بەدەیان گەنجی وەک منەیە خەلیجی زانکۆیە نەتوانراوە سوودی لێ ببیندرێت و سەبارەت بە بابەتی شەکە کاتە بێت وەڵی کاتم نەماوە
بۆ ئەو خاتونەش قسەکانی بکە خۆت بناسیێنە و پرسیارەکانت چین خاتون. زۆر سپاس منیش سارە ئازاد وەک ڕۆژنامەنووسێک بەشداریم کردووە دەستخۆش بۆ کەناڵەکەتان کە سەردانی شاری کوێی کردووە دەمێلەوە دەست پێ بکەم بڵێم شاری کوێ شارێکی بچووک ناوێکی گەورە بەڵام دیارە ئەوەی ئەوڕۆ ئێمە لێرە کۆ کردوتەوە کە بابەتێکە قسەی لەسەر دەکەین کێشە و گرفتەکانی کۆیە دیارە کوێ وەک مامۆستاژ ئاماژەی پێدا کوێ لە بۆ هەندێک لایەن زۆربەی حیزب و لایەنەکان و دام و دەستگا پەیوەندی هاوبەشیان هەیە لە هەندێک خاڵە بەڵام لێرە ئەوەی کە گرینگە بڕۆ لە بچووکترین لە گەورەترین کەسی کوێ بپرسە تا بچووکترین کەسی کۆیە پرسیاری لێ بکە تەنها کێشەیە لە کۆیە ئێمە دەبێ بین بەرنمەیەک دابنین کاتی وەی هاتووە ئێمە هەموو خەڵکی کوێ بێزار بووە دەڵێ کێشە کاتی ئەوەی هاتووە ئێمە چارەسەر بدۆزینەوە ئێمە ینی کاتەکەت بخۆزمەوە بۆەوەی باسی دۆخێکی ینی کچان و ژنان و ئافرەتانی کۆیە بکەی ینی دۆخیان چۆنە داواکاریەکانیان چییە؟ بەڵێ بەس بە کورتی بە ئاماژەیەک بەوەی بدەم دواتر من وەکی وتم دەبێ ئێمە بین لەسەر چارەسەر قسان بکەین بەڕاستی کۆیە پێویستی بە هەموو لایەنەکانە بەیەکەوە کار بکەین کۆیە وەکی وتم شارێکی بچووک ناوێکی گەورە من دەمەیە یەکسەر بەوە دەست پێ بکەم بیکەمە پرسیار کە ئەوە یەکەم پرسیارم بۆ بەڕێز کاکیمدادا ئێمە لە شاری کۆیە دیارە قسەی زۆر کرا ئێمە دەڵێم هەموو شتێکمان هەیە بەڵام کاری بۆ ناکرێت مەسەلا ئێمە زانکۆمان هەیە ئێمە خاوەنی نەوتین ئێمە چەندین باخچە و دام و دەستگامانەیە خاوەنی هەموو شتێکین بەڵام هەمانە بەس هیچ کاری پێ ناکرێت مەسا ئێمە لە کۆیە خاوەنی چەند باخچەیەکمانەیە ئەو باخچانە هەمووی بێ سەرپەرشتن هەموو پڕی زبڵ و خاشاکە سەرپەرشتیانە من داوە لە بەڕێز کاکیمدام هیمداد دەکەم ئەگەر بتوانی هەفتانە دوو گەڕەچ کوێ بەسەر بکاتەوە دوو پارکی کوێ بەسەر بکاتەوە ئەو کاتی دەتوانی چارەسەرەکان لە ڕێگای خەڵکەوە بۆی دەستنیشان و دووەم پرسیارشم ئەوەیە خەڵکی شاری کوێ بەڕاستی کە لە وەرزی هاوین دێ کێشەی ئاو زۆر دروست دەبی من وەکو ئافرەتەکی لە زۆربەی ئافرەتان دەیبیستم ئەڵێن کێشەی سەرەکی ئێمە لە شاری کوێ لە وەرزی هاوین کێشەی ئاوە کە کۆیە خاوەنی چەندین سەرچاوی ئاوە بەڵام تاکو ئێستانەی توانی وە سیستەمێک بۆ وەرزی هاوین دابنێ و پرسیارێکیشم بۆ بەڕێز کاک سەرکەوت داوا لە بەڕێزی دەکەم کە ئێستا ئەو سەرپەرشتی شاری کوێ دەکا بتوانی ئێمە مەسەلان چەندین ڕێکخراو لە کوێ هەیە مەسا ئێستا ئەوەندەی لە بەردەستم دابێ حەوت ڕێکخراوی ئافرەتان هەیە لە کوێ بەڵام ئەگەر تێبینی بکەی زۆربەی زۆربی ڕێکخراوەکان کاری هاوبەشەکەن بەڵام گلەی یەکم لە یەبی تاکو ئێستا خۆی کە سەرپەرشتی و شارێ دەکا ڕۆژێک نوێنەری ڕێکخراوەکانی بانگ نەکردووە لە نزیکەوە زۆر سپاس دەکەم بۆی کاتی بەس کاتی ئەوم هەبێ وەڵام بۆ پرسیارەکانتان وەرگرمەوە سپاس دەکەم زۆر بە کورتی مایکەکە وەرگری زۆر بە کورتی بێت ئەنی لە دە چرکەیە قسەکەت بکەی بۆی کاتی هەیە چووە نەوتی بۆ کەسوکاری شەیدان وەرگرتەوە و دابەشی کردو پەرلەمانتار هەیە نەوتی وەرگرتووە و داویە بە کەسوکاری شەیدان ئەمە چۆن کرا بۆچی نەوت بەسەر کەسوکاری بەسەر ئامی خەڵکی کۆش داواش ناکەم کاکیمداد لە جەنابتەوە دەست پێ بکەم یعنی کۆمەڵێ شت ڕووی لە تۆ کرد ئەوەندەی خۆت بیرتە وەڵامی بیتەوە و ئەوانەشی کە یەکەم شت مەبەستمە ینی ئەڵێت سەرپەرشتی بۆ جێگاکان بوونی نییە ینی وەکو پێویست خەڵکاگای لێ نییە خەڵکی بەرپرسیار و پەیوەنددار واڵێت لەر هەفتەی دوو گەڕەکی شارەکە بەسەر بکەنەوە پێم وابێ ینی 27 گەڕەکیش قورس نییە بەسەر بکرێتەوە ئێوە لێرەوە بەڵێنی ئەوە ئەدەن کە لێرە بە دوا گەڕەکان بەسەر بکەنەوە لە کێشەکانیان بکۆڵنەوە و ئەوەندەی پێتان بکرێت چارەسەری بکەن سپاسیان دەکەم یەکێک تەوان سێ پرسیاریان ڕووی لە مەبووەسی فەرم تایبەت بە ساراخان وەبزام لەوانەیە بۆ خۆی ئاگای لێنەبێ دەنا من کاتی کە لە دەوام تەواو دەبم دەچمە ماڵەوە دوای ئیستراحەت دەکەم نانێ دەخۆم یەکسەر دێمە دەرەوە داهاتنە دەرەوەی منیش یەکەم شوێن بەسەر باخچەکاندا دەگەڕێم لەبەرەوەی سەرپەرشتکردنی باخچەکان ڕاستەوخۆ لەلای خۆمە و تایبەت بە پاکردنەوەی باخچەکانیشمان ئێمە کۆمپانیایکی کەتی تایبەتمانەیە کۆمپانیای پاپە گروپ ئەو هەڵدەستی بە پاکردنەوەیان و لەگەڵ ئەوەش نەفەری خۆشمانی لێدانراوە پاک دەکاتەوە و چوونی من لە بۆ گەڕەکەکان ئێمە ڕۆژانە بابڕێن ساڵانی زووتریش خەڵک داواکاری هەیە لە بۆمان داواکاری بابڕێن لە ڕێگای عریزەیەکەوە داواکارێک ڕەنگە کەس نتوانێت عریزە بنووسێ دەستی بە بەڕێز کاکە یادگەرجان ئەمە چی دەکەین دوای نیوەڕۆیان بۆ خۆماستافێکمان هەیە
ئەو ستافە بابڵین تایبەتە بە بەشی چاکسازی ئەویشانی بابڵین زیاتر ئەوی کە خەڵک داوای دەکات بابڵین ئاوەڕۆی یان کۆنکریتکردنە یان تێکەڵە ڕێژکردنی کۆڵانەکانە ئەنی بۆ خۆمان دەگەڕین لەگە ستافێکی بە کۆڵان بە کۆڵان ئێستا ئێمە لەو بینانە پرۆژەیەکمان هەبوو لە سەداهاتی شارەوانیمان داهاتی چەندمان جێبوو 30 میلیۆنیان لەبەوە دانین کە 120 دەدرێ بە خۆمان چیمان کرد هەستین لە خۆمان ستافێکمان بە هەموو کۆڵانەکانی کۆی داگەڕین ئەوەی پێویستی کرد لە بۆ وەرزی زستانی توانیمان تێکەڵە ڕێژی لە بۆکەین تێکەڵە ڕێژمان لە بۆکەن ئەوە بە شێوەیەکی بەردەوام بە دوواداچوون ئێمە بە خۆمان بەردەوام دەکەین بە دوواداچوون لە لای ستافی خۆمانەوە تایبەت بە پرسارەکەی تریان ئەوەی بەشی زیادەڕۆی ڕاست دەکات زیادەڕۆی خۆ کۆش بەدەر نیە لە هەموو شارێ ئەوڕۆ زیادەڕۆی کراوە کۆش بەدەر نیە لە شارەکانی تر لەوانەیە هەڵتان داوە چارەسەری بکەن بڵێ ئەو زیادەڕۆی لە کۆیە کرابێ لەوانەیە زۆر کەمتریش بکە لە چەند شارێکی تر کراوە ئێمە ئەوەی کە لای خۆمانەوە دەکرێت ئێمە بنکەی پۆلیسی شارەوانیمان هەیە و بەجێ سەرپەرشتی بەڕێز قایمقام کاک سەرکەوتیش ئێمە بە دوواداچوونیان بۆ دەکەین هەر لە سەرەتاوە ئەوەیە تێشیان دەدەین ئەوانێک کاگاشمانێن لە ڕێگای دادگاوە سیارەکەی وەڵام دابێتەوە بەڵێ تایبەت بە سنتەری خوێن ئەوەی سەرۆکاتی زانکۆی کۆی باس کرد کە تا ئێستا ماوەتەوە پرۆژەکە کە ئەوجی زۆر یەکرا تەبان ئەو پرۆژەیە ڕاستە لەلایەن کۆمپانیایە کۆ جێبەجێ دەکرا هاتە سەر تەواو بوون خەر شارەوانی بەپێ ڕێنمایەکانی خۆی دەبی بچی وەرگرتنی سەرەتایی بۆ بکاتن کە لیژنەیەکی پێک دێنێ بۆی وەرگرتنی بۆ بکە کە لیژنەکە دەچێت بە دوو ئەو کەم و کۆریانە دەکەوێتن کە لەو پرۆژەیەدایە داوا لە کۆمپانیایەکەی دەکات بنووسرا ئاگاداری دەکاتەوە کە کەم و کۆڕەکانی جێبەجێکە بەڵام ئەو کۆمپانیایە نەهاتە پێش کەم و کۆڕەکان لەومە جێبەجێکوە کە ناتە پێش ئەمە ناتوانانی ئیسلامی بکەین ینی بکەوێتەوە سەر شارەوانی و ئێمە لە هەمان کاتیشدا وەک شارەوانی نە هەم لەسەر منیە پاراستنەکەی نە ئەو پاسەوانە نشمان هەیە بەردەوام زۆر سپاس دەکەم هەر بژیت کاک سەرکەوت ئەو پرسیارانەی ڕوبەڕووی تۆکرانەوە کاتم زۆر کەم ماوە بە کورتی و پوختی وەڵامیان بیت زۆر سپاس بۆ بە چاوان بیرم نەچوە فەرموو کاک سەرکەوت زۆر سپاس بۆ هەواڵانی ڕۆژنامە نووسیش ئەم ڕەخنە و گفتوگۆکردنە بەڕاستی وامە لێ دەکات جارێکی دیکە ئێمە دیارە بە گوڕ و بە حماسترەوە موسر بین لەسەر جێبەجێکردنی کارەکان هەموو قسەکانی بۆ پێشخستنی شارەکەیە ئەوە مای دەستخۆشیە بۆ هەموو لایەک مای دەستخۆشیە بۆ بەرنمەکەی بەڕێزیشت بەڵام وەک ڕەخنەیە کە لە بەرنمەکەی بەڕێزشت لە سەرەتادا ئاماژەت بەوە کرد لە هەموو خوێندنەوە سەرەتاییەکەت وا کرا ینی ئاماژەیەکی هێندە سیر بوو کە بڕاستی وەک ئەوە هیچ چیز نەکرابێ لە سەرتاوە نابە پێچەوانەوە ئێمە ئەگەر داوامان نەبێ ناتوانین گەشە بکەین نابێ بێ داوادا بنیشین بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا خزمەتگوزاری بەرچاو کراوە خزمەتگوزاری دیار کراوە لە هەر بۆ نمونە لە بواری کارەبادا 149 گوند ئێستا کارەبای هێزگە لە ناو شاری کۆیە ئەمە یەک دووەم لە ساڵی 91 بە کۆیە و تەختەقەوە 15 مێگا کارەبای هەبوو ئێستا بەپێی ئەو داتایی کە لەبەر دەستی منە ئەو ئێستا لە چاوی کەمەرەکەشتانەوە ئەگەر دیار بێت ئێستا 104 مێگا کارەبا بۆ کۆی ناحەکانی دابن کردەوە 104 یعنی لە 15ەوە تۆ بچی بۆ 104 کەواتە ئەمە باش ئەوڕانکاریە کە باسەواکەن ئەمە گۆڕانکاریی بەرچاوە ئەگەر بیبینی کەواتە خۆ هەندێک جێگا کە بەرپرسی لێ کارەبا فولە ئەمە تا چەندە ڕاستە ئێستا ئەویش بڵێ سەبارەت بە بواری ئاو گەشەیەکی بەرچاو لە بواری ئاویش ڕوویداوە بەهۆی زیادبوونی کەسافەی سوکان لە ناو شارەکەدا هەڵبەتا گرفتی ئاویش با ئەوەندە دروست دەبێ و لەگەڵ ئەمەشا کۆیە کاتی خۆی تەنها مەزدەری ئاوی حەمامۆک بووە ئێستا مەزدەری ئاوی فراوان بۆ کۆمەڵێک بیر لە تۆبزاوە و هەروەها مەشروعی ئاوی تەقتاق و هەروەها مەشروعی ئاوی دیکە کراوە لە بۆگرد ئێستا ڕێژەی ئاو بە پێی ڕێژەی دانیشتوان ئاو هەیە بەڵام ببوورە بەڵام بەشێک لە تەنزیمی شەبکات وەک پێویست نیە بۆیە زۆر جار گرفتی ئاو دروست دەبێت و بە دڵنیای و ئەم هاوینش گرفتی ئاومان دەبێت تا دەتوانین بەوەرەقەیەک ئەم پرسیارڵێن ملیارێک بۆ کۆیە هاتووە چی لێ هاتووە ملیارە نەخێر 3 میلیارد بۆ کۆیە میلیار بوو نەک میلیارە 3 میلیارد بۆ کۆیدانراوە لە دوای هاتنی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ جنابی پارێزگار و بریکاری وزیری ناوخۆ بەڵێنیاندا 3 میلیارد بۆ کۆی تەرخام بکەن بەمبەستی جێبەجێکردنی چەند پرۆژەی خۆشبەختانە کردمان بە 12 پرۆژە و ئێستا هەر 12 پرۆژەی ئەلان کراوە لەم حافەزە ڕۆژی پێنجشەممە 2 پرۆژەیان شیکردنەوەی تەندەری بۆ کرا و ئەمڕۆ من خۆم بەشداریم پرۆژیان شیکردنەوەی تەندەری بۆ کرا سەبارەت بە مەسەلەی کارەبا کە باست کرد هەندێک بەرپرسان کارەبایان هەیە نەخێر لە دوای ئەوەی کە ئێمە دەست بەکار بۆتین لێرانە سەرجەم ئەو کارەبە بەردەوامانەمان بڕیوە کە بۆ شوێنە تایبەتەکان ڕۆژ
بەڵێ بەبەراو زۆر سپاس کاک سەرکەوت داوای لێبوردنەکەم کاک سەرکەوت مەبەستمان بووە نەخۆشخانەی گشتی کۆیە کارەبای بەردەوامی بۆ بچێەوە پێشم خۆش بوو جوابی هەواڵەکان زۆر سپاس دەکەم لە ڕۆژنامە نووسان دکتۆر یەک پرسیار لە جەنابەت کرابوو پرسیارەکانی کاک سەردار دوو پرسیارە ناڕاستی من کوردیان خۆشبختانە کاکیمدار لەبەرەوەی دەیزانی حەسەب لە عایدی سەر بەوانە جارە جوابی دایەوە ئەم دوو باڵەخانەیە بۆ زانکۆ کراوە بەڵام لایەن وزارەتی شارەوانیەوە کراوە شارەوانی کۆیە و ئەم بینایانە تەواو نەبووینەوە مەشاکلی هەیە وەرنەگیرایە ئیسلام نەکرایە ئێستا حالێن چێشەکە لێژنەیەکی مشتەرەکی بینی ئەنجومەنی وزیران وزارەتی شارەوانی بە ئاگاداری بەڕێوەبەرایەتی شارەوانی کۆی خەریکی تاوتوێکردنی ئەخیرینە و ئێمە ئەو کاتە وەریدەگرین کە بێتە سەر ینی وەرگرتنەوەی بەڵام پرسیاری دومی ئەوەیە کە ئەم زانیاری کە باسی خوێنکاریان کردووە قەزای سۆران ئەوانە ئێمە ڕۆداداچوونمان کرد بەڵام دەرچوو ئەمە زانکۆی سۆران دوو دەرماڵی کاتخۆی کە زانکۆکانی تروەریان گرت بوو خوێنکارانی زانکۆ سۆران وەریان نەگرت بوو بەڵام کە ئەم دوو ئەمە قەرزی کۆم بووە وەریان گرتووە لە ئێستادا هیچ خوێنکارێکی زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر سپاس نییە زۆر سپاس دەکەم جەنابەت پرسیارت ئاراستە نەکرا دوا پەیامی خۆت بڵیت لێرەوە ئەوە بە هەم لە پرسیارەکانی ئەو گەنج و ڕۆژنامە نووسانە ئەوە دەردەکەوێت کە بە پێی پێویست خزمەت شاری کۆیە و دەوروبەریشی نەکرایە و بەڕاستی هەندێک خزمەتی ئەوەی کە لە کۆندا نەکرایە ئێستا کە ئەگەر بیان و قەیرانی دارایی ئەوانە هێز زووتر هەبووە بەڵام نەکرایە ئومێدی ئەوە دەخوازم ڕۆژێک دابێ بەڕاستی ئەو خەڵکەی کە ڕاپەڕینی کرد چکە پێم وایە هەر بەرنمەکەش بۆ بۆنەوە بۆ زیاتر ئەو ئامانزانەی ڕاپەڕین کە نەهات و نەدی بێنەدی و ئەو گەنجانەی کە بەڕاستی ڕاپەڕینیان نەدیوە و پێیان وایە و ئێستا لە ڕاگەیانەکان و ئەوانە دەیبین وە لە یادەوەری ئەو کەسانی کە بەشداریان کردیا بە چه ئامانجێک ڕاپەڕنیان کردی هەموو ئەمانە بێتە دی چونکە دڵنیام ئەگەر بێت و ئەوانە بێتە دی ژیانی خەڵک و ئەو گلەیانەی کە ئێستا گەنجان هەیەە ئەو گلەیانە هیچی نامینێ و هەر هەمووی وەکو بە تایبەتی مەسلەی بە سیستەماتیکردنی دام و دەستگاکانی دەوڵەت زۆر گرنگە زۆر کاریگەرە پێشڕە و داوای لێبوردنەکەم کاتەکەم تەواو بوو کاک پێشڕە و بەرپرسی ڕاگەیان و نوێنەری مەکۆی کۆیەی بزوتنەوەی گۆڕان کاک سەرکەوت ڕسوول قایمقامی قەزای کۆیە دکتۆر وەلی مەحموود سەرۆکی زانکۆی کۆیە کاکی ئیمداد مەجید سەرۆکی شارەوانی کۆیە چوار ڕۆژنامە نووسی ئەزیز هەرێک لە ساراخان و کاکە زامدار و کاکە سەردار و کاکە دەریا سوپاس بەڵێ بڕواتانە بێت کاتەکە مەریەندا و کارم بوو بینەرانی ئەزیز ئەوەی باس کرا ڕەنگە مشتێک بێت لە خەرواری کێشە و خەم و لایەنە گەشت و جوانەکانی شاری کۆیە ئێمە کات هەریەندا و کارمان بوو لە شارەکەی وەکو وترێ شارەکەی دڵدار و شارەکەی خارەتایەر و سێوە و مەسعود محەممەد و تەواوی سەرکردە و سیاسی و سیاست